ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دووەمین کۆبوونەوەی چالاکانی مەدەنی شاری سنە لە قەڵای حەسەناوە، ناڕزایەتی خەڵکی شاری کرماشان دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا، کۆبوونەوەی ژنانی کۆبانی دژ بە حوکمی سێدارەی شەریفە محەممەدی، پەیوەستبوونی یەکێتی کرێکارانی ئیسپانیا بە خەباتی جیهانی دژ بە حوکمی سێدارە و راپۆرتێک لەسەر گیان لە دەستدانی کرێکاران لە ساڵی ڕابردوودا. دووەمین کۆبوونەوەی چالاکانی مەدەنی شاری سنە لە قەڵای حەسەناوە، ڕۆژی پێنجشەمە 28 گەلاوێژ چالاکانی مەدەنی لە شاری سنە بۆ دووەمین ڕۆژی بەردەوام دژ بە خراپکردنی قەڵای حەسەناوە کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە ئەو شوێنە مێژوویە وەکو ناسنامەیەک بۆ شاری سنە و نابێت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەوڵی خراپکردن و لە ناوبردنی بدەن. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا نەهادە دەوڵەتیەکان و هەروەها شارەداری و فەرمانداری ئەو شارە چەندین جار هەوڵی ڕوخاندنی ئەو شوێنە مێژوویان داوە، بەڵام بەهۆی خۆڕاگری و ناڕزایەتی خەڵک نەیانتوانیوە کە بیڕوخێنن. ناڕزایەتی خەڵکی شاری کرماشان دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا، ڕۆژی پێنجشەمە 30 گەلاوێژ کاسبکاران و خەڵکی شاری کرماشان دژ بە پچڕانی بەردەوام و بەبێ ئاگاداری لە شاری کرماشان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان بەگرتنی ڤیدیۆ لە شوێنی کارەکانیان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پشڕانی بەردەوامی کارەبا ژیان و مایشەتیان تووشی کێشە کراوە و تەنانەت تەندروستیان کەوتۆتە مەترسیەوە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا بەم بۆنەوە زیانێکی زۆر بەر خەڵک لە کوردستان و ئێران کەوتووە و ڕژێمی کۆماری ئیسلامی توانای چارەسەری ئەم کێشەیەی نییە. ئازادی کاتی بەندکراوێکی سیاسی لە شاری مەهاباد، ڕێکەوتی 27 گەلاوێژی 1404 هەتاوی ئیدریس محەممەد زادە چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشوو بەدانانی بارمتەی قورسی 3 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو هاوکات لەگەڵ شەپۆلێکی بەربڵاوی دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە ڕێکەوتی 4 ڕەشەم 1403 لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری مەهاباتەوە دەست بەسەر و بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ لە گرتوخانەکانی ئەو ناوەندەدا لەژێر لێپرسینەوە و ئەشکەنجە و ئازاری ئەو هێزانەدا بووە. جێگای ئاماژەیە و چالاکە مەدەنیە لە کاتی دەست بە سەرکرانیدا لە مافی دەستڕاگەیشتنی بە پارێزەر و هەروەهاش پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. دەست بە سەرکردنی نەریمان ڕەندانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە، ڕۆژی چوارشەمە 29 گەلاوێژی 1404 هەتاوی نەریمان ڕەندانی چالاکی مەدەنی و خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی و شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ناوبراو بۆ سێمین جاری بەردەوام لە مانگی ڕابردوودا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لێپرسینەوەی لێ دەکرێت و بنەماڵەکەی خراوەتە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە. بە وتەی برایە و چالاکوانە هێزەکانی ئیداری ئیتلاعات کاتژمێر 6 بەیانی هێرشیان کردوتە سەر ماڵەکەی و ئەم هاوڵاتیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کردووە. کۆبنەوەی ژنانی کوبانی دژ بە حوکمی سێدارەی شەریفە محەممەدی، ڕۆژی پێنجشەمە 30 گەلاوێژ ژنانی کانتۆنی فرات لە کۆبانی بە بەرپایی کۆبوونەوەیەک لەو ناوچەیە دژ بە سەپاندنی حوکمی سێدارە لەسەر شەریفە محەممەدی چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوونی و کۆبوونەوەی ئاماژەیان بەوە کرد کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی شکاندنی ئیرادەی ژنان و هەروەها لە ناوبردنی پێناسەی ژنی ئازاد لە کۆمەڵگادا حوکمی سێدارەی بەسەر ئەو ژنە چالاکەدا سەپاندووە. هەروەها ژنان لە کۆبوونەوەکەدا یەک ڕیزی خۆیان لەگەڵ ژنانی تێکۆشەر لە ئێران و کوردستان ڕاگەیاند و پاڵپشتیان لە خەباتیان کرد. دەست بە سەرکردن و گوشار بۆ سەر کرێکارانی وەرزی لە دەماوەند، لە ڕۆژانی ڕابردوودا چەند کرێکاری وەرزی لە دەماوەند لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و خراونەتە ژێر گوشار. بە پێڕاپۆرتەکان ڕێکەوتی 29 گەلاوێژ کرێکارێکی وەرزی بە ناوی فەرزاد ڕۆستەمی خەڵکی ئاوایی ئەوێ هەنگ سەر بە پارێزگای سنە و شاغڵ لە شاری دەماوەند لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و
ڕەوانەی بەندی ئەمنیەتی زیندانی ئەڤین کراوە. هەروەها لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکاری دیکە بە ناوەکانی فەتەح مەحموودی و فەرشاد مەلەک دووست لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و خراونەتە ژێر لێپرسینەوە و گوشاری ئەو هێزانەوە. پەیوەستبوونی یەکێتی کرێکارانی ئیسپانیا بە خەباتی جیهانی دژ بە حکمی سێدارە. ڕۆژی ڕابردوو کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکان لە ئیسپانیا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پەیوەستبوونی بە خەباتی جیهانی دژ بە حکمی سێدارە و هەروەها بە تایبەت حکمی سێداری شەریفە محەممەدی ڕاگەیان. ئەم یەکێتیە لە بەیاننامەکەیدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە سەپاندنی سزای سێدارە بە سەربەندکراوان بە هەر شێوازێک بێ، نامرۆڤانە و دژ بە بەرابەری و ئازادیە و هەروەها سەپاندنی سزای سێدارە لەسەر شەریفە محەممەدی چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی هێمای سەرکوتی سیستماتیکی چالاکانی کرێکاری ئازادی خوازان و ژنانی تێکۆشە لە ئێراندا. لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوەکە پێویستە کۆمەڵگای جیهانی لە ئازەم حکومە نامرۆڤانەدا بێدەنگ نەمێنێ و وشارەکان بۆ سەر کۆماری ئیسلامی زیاتر بکەنەوە. راپۆرتێک لەسەر گیان لە دەستدانی کرێکاران لە ساڵی ڕابردوودا. بە پێی ئەمارە فەرمیەکان بەلانی کەم 2000 کرێکار لە بەشە جیاوازەکان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لە دەستداوە و 26,000 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی ئەمارانە لە سەدا 49 گیان لە دەستدانی کرێکاران بەهۆی کەوتنە خوارەوەیان لە بەرزاییەوە بووە و شارەکانی چاران، ئەهواز، خۆزستان و خۆراسانی ڕەزەوی زۆرترین ئاماری گیان لە دەستدانی کرێکارانیان هەبووە. کەواتە بەم شێوەیە ڕۆژانە 6 کرێکار گیانیان لە دەستداوە و زیاتر لە 71 کەسیش بریندار بوون. جێگای ئاماژەیە سەرەڕای لەسەرەوەبوونی ئاماری گیان لە دەستدانی کرێکاران لە ئێران هێشتا ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی پەیوەندیدار توانای چارەسەرکردنی ئەم کێشانەیان نییە و ڕۆژ بە ڕۆژ ئەم دۆخە خراپتر دەبێت. ناڕزایەتی خەڵکی شاری سەرباز دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا. ڕۆژی پێنجشەممە سیگەلاوێش خەڵک و کاسبکارانی شاری سەرباز لە پارێزگای سیستان و بلوچستان دژ بە پچڕانی بێبەرنامە و بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕی. هەوڵاتیانی ناڕازی بە گرتنی ڤیدیۆ و بە بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پچڕانی کارەبا زیانێکی زۆر بەر ژیان و مایشەتیان کەوتووە و تەنانەت تەندروستیشیان کەوتوتە مەترسیەوە. جێگای ئاماژەیە لە مانگەکانی ڕابردوودا خەڵکی و شارە بەم بۆنەوە ناڕزایەتیان دەربڕیەوە، بەڵام لەلایەن بەرپرسانەوە ئەم کێشەیە چارەسەر نابێت و وەڵامیان نادرێتەوە. دەستبەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری سەبزەوار دوایین هەواڵ. ڕۆژی پێنجشەممە سیگەلاوێژ موجتەبا موقایسە چالاکی مەدەنی و لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سەبزەوار سەر بە پارێزگای خۆراسان ڕەزەویەوە دەست بەسەر کرا. ناوبراو لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بەهۆی چالاکیەکانیەوە دەست بەسەر و پاشان لەلایەن دادگای ئینقلابەوە حکمی زیندان و دوورخستنەوەی بۆ دەرەوەی ئەو پارێزگایە بەسەردا سەپێنرا. بەڵام پاش تێپەڕاندنی بەشێک لە حکومەکەی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. جێگای ئاماژەیە و بەندکراوە سیاسیە پاش ئازادبوونی بەردەوام بوو لە چالاکیەکانی و هەموو کات لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمدا بووە. بینارانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو.